پرۆژەی قەرزی کشتوکاڵی لە ساڵی 2007 لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرا و ساڵی 2009 لەگەڵ پلانی استراتیژی 5 ساڵی کشتوکاڵ ڕەزامەندی لەسەردرا و جێبەجێ کرا. لە سەرەتاوە بەهۆی بوونی ڕێژەی لە سەدا دوی سوود لەسەر قەرزەکە جوتیاران وەک پێویست پێشوازیان لێ نەکرد، بەڵام دوای لابردنی سوودی سەر قەرزەکە جوتیاران کەوتنە وەرگرتنی قەرز و لە ماوەی 3 ساڵدا 4333 جوتیار ئەو قەرزەیان وەرگرتووە. لەو ماوەیەدا 6825 پرۆژەی کشتوکاڵی ئەنجام دراون، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ماوەی 2 ساڵە قەرزی کشتوکاڵی وەستاوە. هەم لە بەرەوەی پرۆژە یاسایی بجات پسند نکرا هم لبوش نو اسمي دارایی هەبوو قەیرانی دارایی ڕاوەستە هەموو سلفەکان نەکرد کشتوکاڵی عقاریش و زەواج و هەمووی یعنی لە 120 لە هەموو ئەو پێشکەوتنێکە لە کشتوکاڵ هەبووە کاریگەری ئەو سلفەیە بوو ئەو قەرزی کشتوکاڵیە بووە کە وای کرد پرۆژە دروست بکرێ خەڵک بگەڕێتەوە سەر زەویەکانیان. لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2004ەوە تا ساڵی 2014 زیاتر لە 50 میلیارد دینار قەرز دراوە بە جوتیاران. ساڵانەش لە سنووری پارێزگاکە زیاتر لە 205 جوتیار داوای قەرزی بانکیان کردووە و بە پێی مەرجەکانی هەردوو وەزارەتی کشتوکاڵ و دارایی قەرزیان پێدراوە. ئەوانەی لە سا 25 گرتووە تەبیعی دەزمایەکی کەمیان پێ نەیانتوانیوە پرۆژەکان تاو بکەن یاخود بە قەرز بقۆڵە ئەمە تەبیعی کاریگەریی گەورەی دەبێت لەسەر ئەو جوتیارە کە ناتوانێت پێشینە تەواوی پرۆژەکەی بە تەواوەتی تاو بکە کەم و کوڕێکی زۆر ئەکوێتە پرۆژەکەیوانەوە دەرەنجام لە بەرهەمەکەی ئازارەکە. بەپێی پلانەکە دەبوو ساڵانە حکوومەت 120 میلیارد دینار بۆ قەرزی کشتوکاڵی تەرخان بکات. زۆربەی بوارەکانی وەک بەخێوکردنی پەلەوەر، ماسی، هەنگ، باخداری، چاندنی قارچک، خانووی پلاستیکی، کڕینی تراکتۆر و ڕاکێشانی هێڵی کارەبا و چەندین بواری دیکەی دەگرتەوە. ماوەی 5 ساڵیشە بۆ گەڕانەوەی زۆربەی قەرزەکان دیاری کرا. بەپێی ئاماری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ساڵی 2009 تا 2013 بڕی زیاتر لە 179 میلیارد دینار قەرزی کشتوکاڵی دراوە بە جوتیاران. ئەوانیش 6822 پرۆژەیان پێجێبەجێ کردووە. لەسەر پێشنیازی وەزارەتی کشتوکاڵ لە ساڵی 2013دا چەند ڕێنەمایەکی نوێ بۆ پێدانی قەرزی کشتوکاڵی دانرا و پرۆژەکە هەموار کرایەوە و بڕی 500 میلیارد دینار زیاد کرا و ماوەی دانەوەی قەرزەکانیش لە 5 ساڵەوە کرایە 10 ساڵ بۆ پرۆژە ئاساییەکان و 15 ساڵیش بۆ پرۆژەی استراتیژی، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکە وەستێنرا و ڕێنەماییەکەش جێبەجێ نەکرا. بەهۆی قەیرانی داراییەوە ماوەی 2 ساڵە قەرزی کشتوکاڵی وەستاوە. بەم هۆیەشەوە سستی کەوتۆتە ناو پرۆژەکانی کشتوکاڵ و زۆربەی ئەو پرۆژانە بە نیوەچڵی ماونەتەوە. جوتیارانیش توانایان نییە لەسەر ئەرکی خۆیان پرۆژەکان تەواو بکەن. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.